بەناوی خوای گەورە و میهرەبان، من نارینم لە شاری هەولێرم. بەشداریم لە پرۆژەی خوێنەری بەرهەمدار کردووە لە گروپی پێنجەم. لە دوای نزیکەی 5 هەفتە لە ڕاهێنانکردن دەتوانم کتێبێک بە کەمتر لە هەفتەیەک تەواو بکەم. پێشتر خێرایی خوێندنەوەم 90 وشە بوو لە یەک خولەکدا. ئەلحەمدولىلا ئێستا بۆتە 215 وشە لە یەک خولەکدا کە تێیدا من ڕاهێنانی زۆر کەمم دەکرد. بەڕاستی حەزم دەکرد ئەو 5 هەفتەیە 10 هەفتە بوایە بۆی زیاتر لەگەڵ ڕاهێنانەکان بم، بە تایبەت ڕاهێنانی یاسا ئاڵتوونیەکە بەڕاستی زۆر ناوازە بوو و هەروەها ڕاهێنانی هەستی پرتەقاڵەکە بۆ من زۆر سەرنجڕاکێش بوو، زۆر سوودم لێ بینیم. لەو کۆرسەدا هەر کێشەیەک دێتە بەردەم خوێنەر لە کاتی خوێندنەوە نامێنێ و دەتوانم بڵێم چارەسەر دەبێ، بە تایبەت کێشەی تەرکیز و تێگەیشتن و خێرایی خوێندنەوەی و باسی هەموو ئەو چارەسەرانە دەکرێت کاتێک دێتە بەردەم خوێنەر لە کاتی خوێندنەوەدا. زۆر سوپاس.